سڵاوتان لەبێت. ئەندامێکی پەرلەمانی کوردستان ڕای دەگەیەنێت ئەگەر خەڵک بێدەنگ بێت ئەوە موچەی ئەم مانگە دابەش ناکرێت و کەس بە تەمای موچە نەبێت. عەلی حەمەساڵح ئەندامی پەرلەمانی کوردستان ڕای دەگەیەنێت حکوومەت 874 ملیاری بۆ موچە پێویستە بۆ مانگێک جگە لە پارەی هاوپەیمانان. وتیشی لە نەوت 512 ملیار دینار دیاریکراوە بۆ موچە کە لە هەر بەرمیلێک 25 دۆلارە، بەڵام ئەوەی سەیرە دەڵێن 200 ملیاری ڕۆشتووە بۆ مانگی یەک و داهاتی نەوخۆی سلێمانیش نەک هیچی نەگەڕاوەتەوە 25 ملیاریش قەرزارن. وتیشی مانگی پێشوو یەک بەرمیل نەوت بە 96 دۆلار بووە و ئێستا 111 دۆلارە و ئەگەر لە یەک بەرمیل نەوت 35 دۆلار بێتەوە بۆ موچە و نیوەی داهاتی ناوخۆش بگەڕێتەوە، موچە بە تەواوی بێ کەم و کوڕی دابەش دەکرێت. عەلی حەمەساڵح ئەوەشی خستە ڕوو داهاتی سلێمانی بۆتە سفر و هی هەولێریش لە 170 ملیارەوە بۆتە 93 ملیار و ئەویش نەگەڕاوەتەوە. ئەوەشی خستە ڕوو ئەوەی ئەڵێن داهاتی نەوت دەستی بە سەردایگیراوە ڕاست نییە. ئەگەر حیزبە سیاسیەکان و خەڵکی کوردستان بێدەنگی لێ بکەن بەڕاستی نیەتیان باش نییە. خۆم بە دوواداچوونم کردووە و دەڵێن 312 ملیاری نەوت ماوەتەوە و 200 خەرج کراوە. ئەگەر ئێستا نەتوانرێت موچە بدرێت کە نرخی نەوت گەیشتە 111 دۆلار و باج و ڕسومات و جوڵەی بازرگانی لەو پەڕی باشیدایە کەی دەتوانرێت، کەواتە هەر ناتوانرێت و ئەم حکوومەتە و کۆی گشتی دامەزراوەکان فەشەلیان هێناوە. ئەمە لە کاتێکدایە بەیانی ئەمڕۆ نرخی نەوت بەرزبوونەوەیکی بەرچاوی دیکەی تۆمار کرد و بەرمیلێک نەوتی برند گەیشتە 112 دۆلار و 54 سنت. چاودێرانیش پێیان وایە ئەو ئاستەی ئەمڕۆ نەوت پێی گەیشتووە ئاستێکی ئێجگار بەرز و پێوانەیە. ئەمە لە کاتێکدا دوێنێ وەزارەتی دارایی حکوومەتی هەرێمیش لەبارەی دەنگۆی ئامادەبوونی موچەی تەواوی فەرمانبەران و ڕاگررتنی لەلایەن ئەنجومەنی وەزیرانەوە ڕوونکردنەوەیکی بڵاوکردەوە و ڕایگەیاند ئەو هەواڵە دوورە لە ڕاستیەوە. لە ڕوونکردنەوەکەدا وەزارەتی دارایی ڕایگەیاندووە حکوومەتی هەرێم بۆ تەواوکردنی موچەی موچەخۆرانی مانگی یەکی ساڵی 2022 لە داهاتی مانگی دوی هەمان ساڵ تەمویلی کردووە. هەروەها بۆ موچەی مانگی دوانزەی ساڵی 2021 بە داهاتی مانگی یەکی ساڵی 2022 تەمویل کراوە. پێشتریش لە بڵاوکراوەیەکدا ئەو ڕوونکردنەوەیە بەڕایگشتی درراوە. ئەمڕۆ دووەم ڕۆژی مانگی سێ و تا ئێستا بەشێک لە هێزەکانی ئاسایش و خانەنشینان موچەی مانگی یەکیان وەرنەگرتووە و حکوومەتیش هیچ پلانێکی بۆ دابشکردنی موچەی مانگی دوو ڕانەگەیاندووە.